بەڵا برا زۆر ماشەڵا زۆر قوڵ دیارە مەلێژ نازانیت تۆ من نمەلێر نازانم کاکە سیارێسا ئەمە چەند مەتر قوڵە بێ والله دەوری حەو مەتر قولە ئێرە ئێرە ئاوا ینی تۆ مەمان ترسێنە کاکە مەلەی نازانین هەواش مەتر قوڵە وڵات چانشمان لەسەر ئەم بەلەمە ئێستا ئێمە خێرە وەڵا ڕاستەکەی کاکە سیار تۆ مەلازانی بەڵێ مەلەوانم لێرە ئای بە خەڵکی گوندی مەلەوان نەزانی زۆر باشە دەنەرەمە زۆرتر چێ بەکاری دێنێ ئەمە بۆچی بەکاری دێن وڵام ماڵێک لەو بەرەیە تەڵەبیان هەیە خوێندکارن دیانپەڕێنەوە بۆ قوتابخانە هیچ جار بوو ئەم سیمە بپچڕێ لای جارێکیان ینی 4 بۆ 5 مانگ پێش سادێ بەلەمێک خۆی لێدا پچڕا نێدی و لەو سەرها زۆر خێرا بوو ئەی خەڵک بۆ ئاوا بۆ گەشت و بۆ سەیران و ئەوە بۆ خۆشی نایە بەکاری وڵا خەڵک زۆر بەکاردێن بۆ ڕەسمگرتن خەڵک دەچێت بۆ کنگران ینی بۆ هەموو شتێک بەکاردێ شتێکی زۆر خۆشە قورسایی چەندێک هەڵەگرێ ئەمە ینی تا چەند دەتوانی باریکەیت وڵی تا قورستر بێ نەفەری دەبا ینی تا باشتر دەڕوە تا قورستر بێ ئەرێ وڵا